ئەوان بەدەم یاریکردنەوە ئەو یاریە خۆشانەیان بۆ منداڵەکانی دیکە باز دەکەن کاتێک لەگەڵ باوکیان دەیان کرد. ئێستا لە دوای شەهیدبوونی ئاسۆی باوک لە شەڕی چەکدارانی حەشدی شەعبی لە خورماتوو هیچ کەسێکی دیکە نیە جگە لە منداڵەکانی کۆڵان یاری لەگەڵ هەنگاوی تەمەن 9 ساڵ و ژیاری 8 ساڵ و شەهابی 5 ساڵان بکات. باوکم شەهید بووە. بەڵێ. نەوەڵا ئەسڵان من دڵم خۆشە لەبەرەوەی باوکم چوەتە جەنگ و شەڕەکات زۆر دڵم پێ خۆشە لەبەرەوەی باوکم قارەمانە. ئاسۆ شەهاب کە لە شەڕی ڕۆژی یەکشەممەی خورماتوو شەهید بوو تاقانەی ئەنفالە هەر 5 خوشکەکەی و دایکی دەڵێن شەهیدبوونی کوڕە تاقانەکەیان برینیشی قوڵی لە دڵی ئەواندا جێهێشت. ناتوانینەوە قرەمەیە لە ژوورمە لە دەرەوە من بۆ کۆ بڕۆم دوو جەماڵ میوێران کرد باوکەن فالم ڕۆ تایسە بە باوکمە گیرام بۆ باوکە تاقانەکەم برای تاقانم چی بکەم. ئاسۆ لە کاتی ڕوبڕبوونەوەکانی پێشمەرگە و حەشدی شەعبی لە پشوودا بووە بەڵام بەبیستنی هەواڵی ئاڵۆزیەکانی خورماتوو خێرا خۆی دەگەێنێتە هانای هاوڕەکانیەوە و دەجەنگێت تا ئەو کاتەی شەهید دەبێت. زۆر ئازارە هات ئەرپیشێکیان ئارەسی ئێمە کرد لە خانوویەدا بووین هەر ئێمە ئەوان 100 مەترێ بینمان بوو بە ئەرپیچێک ئەلێوا ئەو حاڵەتە شەیداسۆ بەداخەوە شەهید بوو لەگەڵ خۆمان بوو بریندارێکشمانە بوو ئەلێوە. خانەوادە و کەسوکاری شەهید ئاسۆ نیگەرانن لەوەی بڕیاری سەرۆکایەتی هەرێم و وەزارەتی پێشمەرگە سەبارەت بە نەبردنی تاقانەکان بۆ سەنگەرەکانی پێشەوە جێبەجێ ناکرێت. نەگەر داوای من داوای لەوانەیە کەسوکاری ئەو تاقانانش بێت بەوەی ئێمەیشەوە لەگەڵیا بۆی سەم باوشی عینە تاقانە بوو هەنی بۆ بەژاری بۆوان بکرێت بە ڕێگرێکە بێت ریاسایەکە بێت ڕێگر بێلی. ئەم خانەوادەیە بە شەهیدبوونی ئاسۆ ئێستا خاوەنی 7 شەهیدن کە لەسەر جەم قۆناغەکاندا بەخشیویانە. فرمێسکی ئەم خانەوادەیە بۆ لە دەستدانی ئاسۆی تاقانە لە دڵێکەوە سەرچاوە دەگرێت پڕە لە فەخر و شاناسی. ئەمان دەڵێن بۆ بەدیهێنانیەوە ئامانجەنێتەوەی ئاسۆ و باوکی هەڵیان بژار هێشتا فرمێسکی زیاترمان ماوە بیڕێژین. هەردی محەممەد ڕووداو قەزای چەمچەماڵ.